الله بخير. بەناوی خی گەورە دیارە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو وەکو بەڕێوەبەتی یاسایشی ڕاپەڕین چەند چالاکیەکمان ئەنجام داوە. لە ئێستادا دوو لەو چالاکێتان بۆ دەگوازینەوە کە یەکێکیان لە ئاسایشی قەڵازێ بووە. یاریدەرەتی یاسایشی قەڵازێمان بە هاوکاری بنکەی ئاسایشی ژاراوە توانیویانە چەند کەسێک دەستگیر بکەن لە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر کە پێکاتون لە 15 کەس کە سەرجەمیان بەکارهێنەر بوون دەستگیر کراون و لە ئێستادا ڕوبەڕووی دادگاکراونەوە بەپێی مادەی سی لە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان. دۆسەی لێکۆڵینیان بۆ کراوەتەوە لە دادگای پشدەر. چالاکی دووەممان لە ناو شاری ڕانیە بووە. بەشی مادە هۆشبەرەکانمان لە ناو شاری ڕانیە توانیویانە سێ تۆمەتبار دەستگیر بکەن بە بڕێک مادەی هۆشبەر کە پێک هاتووە لە 1 کیلۆ لە زۆری کریستاڵ و لە ئێستادا لە دادگای ڕانیە دۆسی لێکۆڵینەوە بۆ ئەوانیش کراوەتەوە ڕوبەڕووی دادگاکراونەتەوە بەپێی مادەی 26 لە یاسای مادە هۆشبەرەکان و کارتێکەرە عەقڵیەکان. لە ئێستادا ئەم دۆسیانە لە بەردەستنوە لە داهاتووشدا چەند دۆسیەکی ترمان هەیە بۆتان ڕادەگرین. بە تاکید لە ئەنجامی ئەو ئیجراتانەی کە کراوە لە ئاسایشمان دەتوانین بڵێین ئیجراتی باش کراوە و کەمی کردووە لە ئێستادا، بەڵام بە شێوەیەکی گشتی مادەی هۆشبەر لە هەموو دنیادا لە هەڵکشاندایە تاکو ڕێژەی بەکارهێنەرانی زیاد بیان مامەڵە پێکەران زیاد بێ ئێمەش بەردەوام هەوڵەکانمان سەختتر دەکەینەوە. زۆربیان بەکارهێنەر بوونی ئەوانەی کە لەم ساڵدا ئێمە دەستگیرمان کردوون.